دکتۆر سڵاو لێ بێ ئەمەی لە بەردەممانەیە لە شیرینیتیایەتی لە میوەشتایەتی بەر سەرتا شیرینەکە و دەست پێکەین مۆدلێکی تازی ساپەیە بۆ شەوانە خەڵکەچێ بۆ شیرینی خواردن و چەندی جۆرتێک هەڵاو ئەکا کاریگەری خراپی چییە ماڵ ڕاستەکەی بخێر بن وەکو شیرینی نەک بە تەنها شیرینی بگرە ئێستاکە میوەشمان داناوە لە پێشتراوە هابا بوو کە تەنها شیرینی تەسیری هەیە لەسەر تەکشوونی تەندروستی لەشمانە بێتە هۆی شێرپەنجە لە ئێستاە نەخێر ئەم شتە تقریبان گۆڕاوە لەبەرەوەی کە نەک تەنها شیرینی بگرە میوە بگرە بەرهەمەکار بۆی درایتەکان برنج نان سەمون ئەمانە هەمووی سەبەبێکن بۆ تێکچوونی تەندروستی لەشمان چۆن ینی ئەوە نییە بڵێن شیرینی بەتەنها ئەبێتە هۆی شێرپەنجە نەخێر ئەمانە هەمووی بەیەکەوە بنە هۆی قەڵەوی و قەڵەویژێکێکە لە هۆکارە سەرەکیەکانی زۆرێک لە نەخۆشی شێرپەنجەیەکان ئەی ناتوانین بڵێن جاران وەها باو بوو کەمانە شیرینی بەتەنها ئەبێتە تەکچوونی بایتەن و نەخێر ئەم شتە ئێستا فراوان بووە ئەڵێن میوەکان چکە میوەش بەشێکی زۆر لە شیرینیتیایە نان برنج سەمون ئەمانە هەر هەمووی بەشێکن لە تێکچوونی تەندروستیمان ئەگەر بە شێوەیەکی ناتەندروست بخوێن و ئەبنە هۆی قەڵەوی و قەڵەوێکەیەکە ئەبێتە هۆی دروست بوونی شێرپەنجە کەسە شیرینی بخوات و لەگەڵی شیاوەرزش بکات ئاساییە ئەتوانین بڵین بە بڕی تەندروست نەک ینی زیادە ڕۆیتیا بکرێت بە بڕی تەندروست بڕی تەندروست ئەوەیە بۆ نمونە تۆ لە ڕۆژێکە ینی ئەگەر بێت و هەر لە چایەکی بەسیتەوە دەست پێ بکەین کە ئێمە وەکو کورد ڕاستی حەزمان لە چای و چامان پێ خۆشە تۆ ئەگەر لە ڕۆژێکە سێ چوار چا بخۆی ئەمە زیاڕەوی ئەەکەی لەو شەکرێکەتی ئەەکەی بۆ نمونە ئەتوانین ئە بڵێن ڕژێک تەندروست ئەتوانین بڵێن چایەک نەک سێ چوار چا چکە هەر چایەک تۆ بڕێکی زۆر لە شەکریتەیەەکەی لە ڕۆژنایە ئایارە بۆمان هەیە شەکر خۆین بڵین کەم تریش بەڵێ ئەمە لەلایەکەوە و لە ڕاستی ئێستا شتێکی تر باوە جۆرێک لە شەکر هەیە پێوترێ شەکری دروستکراو کە ئەویش دوو جۆرمان هەیە شەکرە دروستکراوەکان کە لە بریش با بڵێن نەک شەکر با بڵێن شیرینکەر شیرینکەرەکانیش دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە لە تاقیگەیە دروستەکرێ ئەسپارتەمە جۆرێک ترمان هەیە ناوی ستیڤایە باشە ستیڤیا هەر خۆی گەڵایەکە و وشک ئەکرێ ئەتوانانی وەکو شیرینکەرێکی زۆر باشە و بگرە سەقاتی شەکر شیرینکەرە ئەتوانین بۆ نمونە ئەگەر حەزمان لێ شیرینیش بێ ئەم نێو ئەستیڤایە بەکاربێنین لە بری شەکر ئەگەر بۆ نمونە کەسەکە زۆری پێ خۆش بوو شیرینی بخوا بەنانە باتە بەر شەکر یەکسەر بەڵکو ئەتوانێت بچێت ستیڤیا بەکاربێنێ ئەویش بە بڕی پێویست نەک زیادە ڕۆیتیا بکرێت هەر شتێک زیادە ڕۆیتیا بکرێت ئەبێتە هۆی تەکچوونی تەندروستی لەشمان کابرا چێ تێر کەبا بەخوا و خواردنی چەور ئەخوا دوای ژەڵێ بە بیپسیەکەم دایت بێ ئەمە چۆنە چی کاریگەریشی هەیە ڕاستیەکەی عفو لە کۆلاکەیە ئەسپارتەم هەیە ئێمە پێڵێن کۆلای دایت واتە ئەو کۆلایی کە شەکریتیانە بەڵام ئەسپارتەمیتیایە و ئەسپارتەم لە ئێستاە چۆن بڵێ بابەتێکی دیبیتە بڵە یعنی چکە جۆرێکە لە شیرینکەرێکە دروست کراوە لە تاقیگەکانە سروشتی نییە بەتەواوەتی کە ئەمەش هەر زیان بەخشە نەخێر من لەگەڵ کۆلای دایتانی و زیان بەخشە بۆنمەگەم لە ڕۆژێکە دانێک لەم دۆنەتە بخۆم ئەمە کاریگەری خراپم لەسەر بەجێڵێ ئەگەر تۆ بیکەی بەڕۆچین و هەموو ڕۆژێک دانێک خۆی بەڵێ بێگومان لەبەرکە تۆ تەنها ئەو دوانەتەنێکی ئەیخۆی تۆ برنج ئەخۆی تۆ لە بەیانیانە نان ئەخۆی ئەمانە هەمووی کەڵەکە ئەبن و بڕێکی زۆر لە شەکر لە جسمی تۆیە کەڵەکە ئەبێت و لە دواترا کاریگەری نەرێنیە بێ لەسەر سەحەتی شووتیە کە ئێستا وەرزی شووتیە و کاڵەکە ئەمانە چی؟ میوەکانیش بەشێکی باش شەکریانتیایە بەڵام ئەو شەکری کە تیانایە شەکری سروشتیە و بە بریشمان نەجە شەکری سروشتی زیانەکانی بەدەر نین لە شەکری دروستکراوە ینی ئەوانش کاریگەری نەرێنی خۆیان هەیە لەسەر تەندروستی ئێمە لەبەر ئەوە من دایمە ئەڵەم ئەتوانی بیخۆی ناڵێن مەی خۆ ناڵێن میوە ناوێ پڕۆشکەوانیش بەشێکی زۆر لە ڤیتامینات و ڕشاڵی و باشیانتیایە سوود بەخشن بۆلش بەڵام ئەگەر ئەبێ بە شێوەیەکی کەم بخۆن بۆ نمونە تۆ ئەتوانیت بۆ نمونە قاشێکی بچکۆڵە بخۆی نەک بێت و کەمێتێکی زۆر بخۆی کە بڕێکی زۆر شەکرتیای بۆ بگرێت